لەوانەی پێشوە هەر لەسەر مۆزۆی هەماهەنگی دوای طبعا ئەو ئاخر جار سوکرات باستەوە دەکات کە هەندێک لە پیاوە عاقڵەکانی گریک باسییان لەوە کردووە تەنانەت جیهان ئەو شتانەی کە لەناو گیانە هەن ئەوانە لەناو هاوڕێتیان بۆ معنایی کە لەناو ئاهەنگیان ئەگەر لەناو هاوەهەنگیان نەبوونایە یا هەماهەنگیان نەبوونایە دنیا ڕانەدەوەستا و نەدەچوو بەڕێوە لەبەرەوە هەم ئاهەنگی لێرە هەم ئەساسی چاکەیە هەم ئەساسی خۆشبەختیە بۆچی چونکە ئەماهەنگی بوونی شتەکان ڕادەگرێت بەڵام لە بەرامبەر هەم ئاهەنگی و مۆزوعی بوونی سیستەما چی هەیە؟ فەوزا هەیە، کایۆس هەیە، ئاژاوە هەیە. ئاژاوە پێچەوانەی سیستەمە، ئاژاوە حاڵەتێکی ینی هەڕەمەکێ دووسی دەکا، یعنی ئەوە دووسی دەکا کە هەر شتێک هاتە پێشەوە بیکەی بەبێ ئەوەی بزانی چییە و ئەم ئاژاوەیە بەشە گێلەکەی دەروون دووسی دەکا کە ئارەزوەکانی تایە لەبەرەوە ئارەزوەکان ئەوەی کە دروستی دەکەن و کاتێک لای مرۆڤەکان ئارەزوو دەبێتە ئامانج ئەوە لە ناو کۆمەلگا چی ڕوودەدا؟ ئاژاوە دێتە ئاراوە. بەڵام لە بەرامبەر ئەم ئاژاوەیە چی هەیە؟ هەماهەنگی هەیە. تەمان ئەمانش هەموو ڕەفتن بە لە لایەکی ترەوە سکراتیش لەسەرەوە دەکات چۆن ئەمانەوە لێ بکە ینی لێرەوە بڕوا بەرەو دەروون ئەو دەروونەی کە ئاژاوەی تایە و ئەو دەروونانەی کە ئاژاوەیان تایە و دەکەونە ناوپەیوەندیەوە چی ڕوودەدا؟ ئاژاوە دروست دەکەن، یعنی هەموو شتێک تێک دەچێت کە تێکی شتوو تێکچوونی شتێک عیبارەتە لە چی؟ لە فاسیدبوون و لە ناوچوون و تیاچوونی. یعنی مەوزوعی ئاژاوە ڕەبتە بە نەمانەوە بە تیاچوونەوە، بەڵام مەوزوعی سیستەم ڕەبتە بە چیەوە؟ ڕەبتە بە بوونەوە. ئێستا هەر شتێک بۆ ئەوەی ببێت پێویستی بە مادەیەکە و بە سیستەمێکە، ئەوەی کە لای ئەرستۆ پێی دەوتێ ئایدیال، یعنی ئەگەر شتەکان هێن بن وەکو بڵێ ئەو شتانی کە ئێمە دروستیان دەکەین پێویستیان بە شێوەیەکە، ینی بۆ ئەوەی کورسیەکە بێت دەبێت شێوەیەک و مادەیەکە دەبێت. ئەی شێوە چییە؟ شێوە ئەوەیە کە پەیوەندی نێوان ئەو پارچانە لە کورسیەکە ڕێک دەخا. ئەی کاتێک ئێمە ئەو شێوەیە دەردێنین چی دروست دەبێت؟ پەیوەندی ئەوانە بە هیچ شێوەیەک دیاریکراو نییە، پەیوەندێکی ڕەمەکیە، ئەو کاتە ئاژاوە دروست دەبێت. ئەگەر ئەمە لە کورسیەکەوە بگوازینەوە بۆ ناو کۆمەلگایەک کاتێک کتاکەکان کەس لە جێگەی خۆیان نییە و هەریەکە ئارەزوەکانی بەرە و جێگۆرکەی پێ دەکا و دەیجوڵێنێ، ئەو کاتە چی دەبینین؟ ئەو فەوزایی کە لە کورسیەکە دەبینین بۆ هۆی نەمانی سوورەکەیەوە، چونکە مادەیەکی پارچە پارچە بووە دەبینین. ئێمە کۆمەڵە پارچەیە ئێمە ئەسڵەن هەر نازانین ئەمە پارچەی چییە، ینی کاتێکە پێکەوە بە هەڕەمەکی کۆبوونەتەوە هیچیان لێ دەرناچێت. کۆمەلگاش کاتێک کە پەیوەندیەکانی نێوان تاکەکان هەڕەمەکی دەبێتەوە هیچی لێ دەرناچێت، یعنی ئەو کۆمەلگایە شێوەی خۆی وەرناگرێت. هەر لێرەوەیە مۆزوع لای سکرات لە بەرامبەر ئەماهەنگیەوە چی هەیە؟ ئاژاوە هەیە. جا دەڵێت جیهان ئەوان گیانیان بۆ ناوبردووە کە سیستەمی شتەکانە، ئەوانە بێ سیستەمی و ئاژاوە نەیخستونەتە ناو پەیوەندیەوە، ینی شتەکانی ناو جیهان بەچی جیهانە؟ بەوەی کە سیستەمی پەیوەندی نێوان شتەکانە. ئەگەر ئەم سیستەمە لە ناو جیهانە دەربێنین ئەو کاتە چی ڕوودەدا؟ ئاژاوە ڕوودەدا لە نێوان شتەکانە، کە ئاژاوەش ڕوویدا تیاچوون ڕوودەدا، ینی شتەکان هەمووی بەرەو لە ناوچوون دەچن و ئەوەی نایەڵێ شتەکان لەگەڵ یەکی شابن و پێکدادان لە بینیانە ڕوو نەدا و یەکتری بەهۆی ئەو پێکدادانەوە یەکتری لە ناو نەبەن چییە؟
سیستەمە ئەی ئەوەش پێکدادان دروست دەکا ئەوە ناسیستەمی و ئاژاوەیە. اینجا دوایەوە تەمان کالیکلیس پێشتر ئەندێشتی وتووە کالیکلیس بە سکرات دەڵێ یەکێک لەو شتانی پێ دەڵێ دواترەمەتەوە مناقەشەی ئەو فکرانە دەکا کە کالیکلیس لەبارەی سکراتەوە وتونی یەکێک لەوانە ئەوەیە دەڵێت ئێوەی فەیلسوف تەمان ئەگەر بیرتان بێ ئەمە وتمان فەیلسوف عاشقا لۆگۆسە بەڵام سۆفستایی عاشقە دیمۆسە. جا کالیکلیس وەکو سۆفستاییەک دەیە بڵێ خراپی فەیلسوف چییە یا خراپی ئەوەی عاشقە لۆگۆسە ئیتر مەرج نییە فەیلسوف بێ ئەوەی عاشقە لۆگۆسە چییە. ئەڵێ ئەم کەسە بە ئاسانی کەسێکی هیچ و پوچ دەتوانێت تۆمەتێکی بۆ دروستکە و ڕاکێشێتە ناو مەحکەمە و دەتوانێت تەنانەت بە مەرگیش سزای بدە و ئەمیش دەستەوسان وەستاوە نەدەتوانێت بەرگری لە خۆی بکە نەدەتوانێت بەرگری تەنانەت لە هاوڕێکانیشی بکە. ئاڵێ کەسێک ئاوا بێتتر بۆچی باشە کە توانای بەرگریکردنی نە لە مڵکوماڵی خۆی هەبێ نە لە بوونی خۆی هەبێ نە لە کەسە خۆشەویستەکانی خۆی و هاوڕێکانی خۆی هەبێ ئیتر ئەمە چ کەڵکێکی هەیە. ینی سوکرات تۆ ئاوایت تۆ تەنانەت تۆمەتباریشت بکەن لە ناو دادگا کەسێک بێت کەسێکی هیچ و پوچیش بێت دەتوانێت بە ئاسانی تۆمەتبارت بکە بە تاوانێک و لە دادگاش حکمت بەسەرا بدەن و تۆش زمانی دیفاعکردن لە خۆتت نی چونکە لەوێ دیفاعکردن لە خۆ پێویستی بە زمانە پێویستی بە ڕۆشنکردنەوەی حەقیقەت نییە. جا سکراتی جوابی ئەوە دەداتەوە ئەو بێدەنگەی ئەو لە بەرامبەر ئەوەدا ئەگەر شتێکی وا هەبێت ئەو بەرگرینەکردنە لەکوێوەیە. ئایا ئەگەر ئێمە هێزمان هەبوو لەو شوێنە لەکوێ بەرگری بکەین لەکوێ بەرگری نەکەین؟ ئایا ئەگەر هێزمان هەبوو بەکاری نەهێنین باشترە یا بەکاری بێنین؟ طبعا ئەلێرا ئێمە کاتێک کە لەگەڵ سکرات تا دەڕۆین دەگەینە شتێکی زۆر تەواو جیاواز. یانی لای سۆفستایی هێز دژی نەیارەکە بەکار دەهێنرێت کەچی لای سکرات هێز دژی ینی لەو شوێنە باشە کە تۆ دژی خۆت بەکاری بێنی نەک دژی نەیارەکەت. یعنی کەسێک خاوەنی هێز بێ تەنها لەو شوێنە کەڵکی هەیە بۆی کە دژی خۆی بەکاری بێنی و دژی هاوڕەکانی بەکاری بێنی هاوڕەکانی یانی ئەو کەسانەی هاوڕەکانی ناکەسەکانی ئەوەی کە ئەو مەسوولە لێیان. بەڵام لای کالیکلیس ترام هێزە تەمان هێزی زمان بێ یا هەر هێزێکی تر بێ زمانیش هێزی خۆی هەیە ئەوە سۆفستاییەکان باسی هێز دەکەن وەک هێزی زمان تەبان و ئەوان هێزیان لە زمانیان نایە لە ڕێگەی زمانەوە دەتوانن حکمی مردن بەسەر کەسێکدا بدەن ئەگەر بێت و هیچیشی نەکرد بێ. یعنی توانای قەنەعەت پێهێنان باوەڕ پێهێنانی حاکمەکان خەڵک بە شتێک کە ئەو شتە دەکرێت ئاواژ نەبێت ئەمە بۆ خۆی هێزە بەڵام بە شکلێکی ناڕاستەوخۆ. کاتێ منەوەی هێزی هەیە و هێز لە دەستی ئەوایە قەنەعەتی پێ دێنم بەوەی کە ئەو هێزەی هەیەی ئاراستەی شوێنێکی بکە کە من دەمەوێت ئەو کاتە ئەو هێزە چییە؟ ئەو کاتە ئەو هێزە هێزی منە. بۆچی؟ چونکە من هێزەکە بەکاردێنم من وا لەو دەکەم هێزەکە ئاوا بەکاربێنێ کە من پێویستمە کەواتە ئەو هێزە چییە؟ ئەوە هێزی منە بەبێ ئەوەی خاوەنیشی بم. جا لێرە سکرات دێت باز لەوە دەکا ئایا کەسێک ئەو هێزەی نەبێت و توانای بەرگریکردنی نەبێ وەکو تۆ دەڵێ کالیکلیس
ئایا ئەمە شەرمەزاریە؟ تەمەناو دەڵێت تۆ ئەوە بۆ ئینسانێک کە ئاوا بێ نەتوانێت نەدیفاع لە ماڵ و مڵکی خۆی بکە، نەدیفاع لە ژیانی خۆی بکە، نەدیفاع لە هاوڕێکانی بکە کاتێکە لە محکەمە ئاوا تۆمەتباری دەکەن، ئەڵێ ئەوە جێی شەرمەزاریە. ئەوە ئەو کەسێکە سووک و ڕسوا دەکرێت وا دەبیندێت، چونکە بە کەسێکی لاواز و بێدەسەڵات و کە هیچی پێ ناکرێت سەر دەکرێت. ئەڵێ سوکرات تۆ ئاوایت، ئەوەی ینی خەریکی فەلسەفە بێ و عاشقە لۆگۆز بێ ئاوایە، بەس بزانین بۆ ئاوایە. ئایا ئاوایە؟ ئەگەر ئاواشە بۆ وایە. ئێستا من عینەکە دەخوێنمەوە تێکستە. ئەڵێ وابزانم لەگەڵ ئەو هەموو زانایەش کە هەتا زاناییەش کە هەتا سەرنجی ئەمە نەداوە، ینی سەرنجی مەوزوعی هەماهەنگیت نەداوە لەگەڵ دادوەری. تۆ بۆ هەموو زاناییەی خۆتەوە وابزانم لە هاوسەنگی ئەندازەیی نێوان خوداکان و مرۆڤەکان بێ ئاگایت. تەمان کە لە مەوزوعی هاوسەنگی بە مانای هەواهەنگی بێ ئاگا بوو، لە دادوەری بێ ئاگا بوو، یانی چی؟ لە مەوزوعی هاوڕێیەتیش بێ ئاگایە. تۆ وەک چونکە وەکو وتم دەڵێت جیهان لەسەر هاوڕێیەتی نێوان شتەکان دامەزراوە، کەواتە لە هاوڕێیەتیش ئەو بێ ئاگایە. تۆ گەوانە بیر دەکەیتەوە کەوا دەبینن دەبێت کار بکەین بۆ ئەوەی زاڵ بین بەسەر ئەوانی تردا. ئەلێرا ئێمە بە وردی لەوە تێدەگەین ئەوەی ڕەبتی بە زاڵبوونەوە هەبێت. ئەوە چییە؟ ئەوە ئەو پەیوەندیە لە پەیوەندیەکی ئەمە ئاهەنگانەوە دەکاتە پەیوەندیەکی ناهەم ئاهەنگانە. کەواتە زاڵبوون لە نێوان دوو توخما یعنی نەهێشتنی هەماهەنگی، یعنی نەهێشتنی هاوڕێیەتی. یعنی ئەگەر دوو کەس یەکێکیان ویستی زاڵ بێ بەسەر ئەوی تریانە، ئەو کاتە چی دەبێت؟ ئەو کاتە هارمۆنیای نێوان ئەو دوانە نامێنێت، کە هارمۆنیاش نەما یانی چی؟ یانی هاوڕێ ئەو دوانە ناتوانن لەناو هاوڕێیەتیا بن. کەواتە مەوزوعی زاڵیەتی لە ئەمان کاتە نێشتنی هەماهەنگیە و نێشتنی هاوڕێیەتیشە. واگەرم لە حەزتان کردوێت لە ژیانی خۆتانە لەوانەیە ئەوانەی کە بەناو خۆیان ناوناوە هاوڕێ دایمە یەکێکیان هەوڵ دەدا ئەوی تریان شوێنی حەز و ئارەزوەکانی ئەو بکەوێت. ینی ئەم حەز دەکات بۆ کوێ بچێ ئەویش دەگەڵ یابێ بۆ ئەو شوێنە لە کاتێکە ئەو لەوانەیە حەزی لێ نەبێت. ئەمە چییە؟ ئەمە زاڵبوونە، ئەمە هاوڕێتی نایاڵێ دەیکوژێت. وە کاتێک هاوڕێکان لە ناو هاوڕێتیان کە هەر یەکە لە ناو هەر خۆیەتی خۆیان بێ، ینی خۆی بێت لەگەڵ ئەوی ترا خۆی بێت. کاتێ لەو شوێنە لە خۆی دەرچوو یەکێکیان کەوتە شوێنی ئەویتر، ئەوە چی ڕوودەدا؟ ئەوە زاڵبوون ڕوودەدا. یەکێکیان زاڵ دەبێ بەسەر ئەویترە، ئەو کاتە ئەم زاڵبوونە ڕوویدا چی ڕوودەدا؟ هارمۆنیا نامێنێت. هەر خۆتان ملاحەزە بکەن کاتێک پەیوەندێکە ئاوا لێدێ ئاوای لێدێ لە بینی دوو کەسە، یەکێکیان وای لێدێ بە ناچاری دەکەوێتە ناو پەیوەندێکی ناچارانەوە لەگەڵەویترە، چۆن فەزای و پەیوەندێ دەگۆڕێت. تەنان لە دوو لەنەوان ژن و پیاوە لە ناو عایلەیەکە، کاتێک ئەو پەیوەندیە لە پەیوەندیەکی ئازادانەوە دەگۆڕێ بۆ پەیوەندێکی ناچارانە، وە کاتێک وەکەوەی کە دەوترێ دەبێ هەریەکەمان تەنەزول لە هەندێک شت بک بۆ ئەوی ترمان تا بتوانین لە ماڵێکا بین، ئەمە ئیترین دروست دەکات. ئەمە ناهەم ئاهەنگی دروست دەکات لە ناو ماڵە، ئەوە ناکۆکی دروست دەکات، ئەوە ئاژاوە دروست دەکات. کەچی بە پێچەوانەوە وا تەسەور دەکرێت کۆنتۆڵکردن چییە؟ بۆ ئەوەیە کە ئاژاوە لە ناو ماڵا دروست نەبێت. بەڵام کۆنتۆڵکردن ئاژاوەکە لە دەرەوە دەباتە ناوەوە، کە بردێن ناوەوە لە ناو ئەو ماڵا هیچ ئارامیەک نییە و هیچ هارمۆنیایەک نییە، و تۆ هەر کەسێک کە دێتە ئەو ماڵا هەست دەکا لە ناو ئەو ماڵا ئەو هارمۆنیایە نییە، و هەست بە جۆرێک ئەویش هەست بە جەبری ئەو ئینە دەکا و پەیوەندی دەکا. کە دێتە ناو ئەو ماڵەوە هەست دەکا ناچارە کۆمەڵە شت بکە، ناچارە قسە نەکە، ناچارە فڵان نەکە، کۆمەڵە شت دێ هەست هەمووی ناچارە. کام ناچاریە بووی تر تۆ ئارام ناگری لەو شوێنە، لەبەرەوە پەیوەندیەکە پەیوەندیەکی ناچارانەیە و لێرە هارمۆنیا وجودی نییە. کاتێکیش کە هارمۆنیا لە بینی
کەسەکان ئاسا دروست دەبێت فەزایەک گیانێک دەکرێتەوە وەکو ئەوە وایە کە لێرە بە گیان ناوبراوە ینی گیان وەک سیستەمی هارمۆنیای شتەکان وە تەمەەن ئەمە هارمۆنیایە لە ڕێگەی چیەوە دروست دەبێت ئەگەر کەسانێک ئازاد نەبن دادوەر نەبن فڵان نەبن هەموو ئەمانە نەبن ئەو هارمۆنیایە دروست نابێت یعنی لەو کاتا ئەوانە کە پێکەوەن دەبێت دایمە ئاگایان لەوە بێ کە بەرامبەرەکەیان ناچار نەکەن بە شتێک نەک ئاگایان لەوێ بێ کە بەرامبەرەکەیان ناچاریان نەکا بە شتێک یعنی هەر یەکە ترسی لەوە هەبێ ئەوی تر ناچارکە نەک ترسی لەوە هەبێ نەتوانێت ئەوی تر ناچارکە چونکە ئێستا بۆ ئەوەی کەسێک زامن کە دەبێ لەو پەیوەندیە هەست بەوە بکە دەتوانێت لە شتانێکە ناچاریکە کە ناچاری کرد بەوە ینی بەستەوە ینی چی ینی شتەکەی زامن کردووە بەڵام ئەمە ڕێک پێچەوانەیە چونکە ئەمە هێزێگەی ئەم کارە دەکا فشارێکە لەسەر ئەوەی کە ئەوی تر دادناوە وەکو لوقمێک وایە هەر کاتێک کام مینەی لەسەر لاچ و دەتەقێتەوە ئەلێرە کاتێک زاڵیەتی دێتە ناو پەیوەندیەکانەوە یەکسەر هارمۆنیان نامێنێ هاوڕێیەتی نامێنێ دادوەری نامێنێ هیچ ئەمەی کە جوانە لە ناو ئەو پەیوەندیە نامێنێ بۆ ئەوەی ئەمانە هەبن دەبێ هەر کەسێک ئاگای لەو هێزەی ناو خۆی بێ کە مەیلی بۆ دووست دەکا بۆ زاڵبوون بەسەر ئەویترا ینی دەبێت ئەو بیل لەوە بکاتەوە چۆن لە ڕێگەی زاڵبوون بەسەر ئەویترا ستەم نەکا ینی دەبێت ئاگای لە خۆی بێت نەک ئاگای لەوی تر بێ چۆن زۆرمی لێ دەکات لای ئەم کەسانە ستەم لێکران باشترە لە ستەمکردن بۆیە ئەگەر بکەوێتە بینی دووشت ئەوەی کەستەم بکە یاستەمی لێ بکرێ چی هەڵدەبژێرێ ستەمی لێ بکرێ لەبەر ئەوە ئەمەیان هەڵدەبژێرێ دایمە ئاگای لە خۆیەتی کەستەم نەکا لەبەرەوەی ئەمەیان اختیار کردووە بەڵام کاتێک کالیکلیس ستەمکردنی پێ باشترە لە ستەم لێکران ئەو کاتە دایمە ئاگای لەوەیە ئاگای لەوە نییە کەستەم بکە ئاگای لەوەیە کەستەمی لێ نەکرێ ئاگای لەوە نییە کە گوێی بەوە نادا کە زاڵ بێ بەسەر ئەویترا گوێ بەوە دەدا ئەوی تر زاڵ نەبێ بەسەریە تاوان کاتێک تاکەکان ئاوا بوون بیریان لەوە کردەوە کە ئەوی تر زاڵ نەبێ بەسەریاوە خۆی بیرچوویەوە ئەوەی گوێ پێ نەدات کە ئەم زاڵ بێ بەسەریاوە باشە بەڵام ئەگەر ئەو زاڵ بوو لەسەری خراپە ئاوا بیری کردەوە ئەو کاتە چی ڕوودەدا ئەو فۆزایە ڕوودەدا چونکە هەر یەکە زاڵمە و دایمە متابعەی ئەوی تریش دەکا وەک زاڵم یعنی دایمە متابعەی ئەوی تر دەکا وەک ستەمکارێک بەڵام دەرگای کردوێتەوە بۆ ئەوەی خۆی هەر ستەمێک بکە بیکە بەڵام کاتی ئەمە پێچەوانە دەکەینەوە چی ڕوودەدا یعنی ئەو کاتە ئەو کەسانە دەکەونە ناو پەیوەندیەوە کە ستەمکردنیان پێ خراپترە لە ستەم لێکران لەبەرەوە لەم دوانە ینی ئەگەر ستەم لێکراو بن لای ئەوان باشترە لەوەی کە ستەم کار بن لەبەر ئەوە هەموو تەرکیزی خۆیان لەسەر چییە لەسەر ئەوەیە کە نەبن بە ستەم کار لەسەر ئەوەندە لەسەر ئەوە نییە کە نەبن بە ستەم لێکراو لەبەر ئەوە ستەمکاری پیسترین شتە ستەم لێکران کاتێ ئەوی تر ستەمت لێ دەکا ئەمە خراپەی تۆیتیانە ئەوە خراپەی ئەو نیشان دەدا نەک خراپی تۆ یعنی بەستەمکردنی ئەو لە تۆ وەک ستەم لێکراوێت ئەو دەکەوێتە ناو خراپ بوونەوە نەک تۆ بەڵام ستەمکردنی تۆ لەو تۆ دەکەوێتە ناو خراپ بوونەوە نەک ئەو و ئەوەش لێرە تۆ دەتەوێ تێی نەکەوی ئەوەیە کە خۆت نەکەویتە ناو خراپ بوونەوە نەک ئەوی تر نەکەوێتە ناو خراپ بوونەوە تەبان کاتێک ئێمە وا بیرمان کردەوە وەکو کالیکلیس ئێمە دایمە ڕووی دەممان لە خەڵکە
دەڵێن ستەممەکە ئاوا بکە ینی خەڵک دەڵێن بی لەوە دەکەنەوە چۆن خۆک بگۆڕین ببێتە کەسێکی عادل قەت بی لەوە ناکەینەوەرێ چۆن خۆمان عادل بین کاتێک کە ئاوا بیرمان کردەوە خەڵکەکە هەمووی وا بیری کردەوە ئەو چۆچی بک بۆ ئەوەی ئەوانی تر دادوەر بن باش بن دز نەبن فلان نەبن ئەوەی ترە کۆمەلگایە وێران دەبێت ئەمە بۆچی چونکە ئەمە ئەو جۆرەیە لە کەس کەستەمکردنی پێ باشتر لە ستەم لێکران و ئەمە بۆیە ئەمە دەڵێ بۆ ئەوەی ئەوی تر ستەمی لێ نەکات نەک بۆ ئەوەی خۆی ستەم نەکات بەڵام کاتێک کە کەسەکە ئەوە لە لای کێشە بوو کەستەم بکە ئەو کاتە بیل لە چی دەکاتەوە بیل لەوە ناکاتەوە ئەرێ من چۆن دەوروبەرەکەم چاکەم فلان چاکەم بیل لەوە دەکاتەوە ئەرێ خۆم چۆن چاکەم من چۆن چاک بم ئەوە هەموو تەرکیزی لەسەر چاکبوونی خۆیەتی و هەز دەکەم مەسیر چارەنووسی ئەو پەیوەستە بە چاکبوونی خۆیەوە نەک پەیوەستە بە چاککردنی ئەوانی ترەوە و کاتێک لەمە تێگەیشت لەوەش تێدەگا کە ئەم ناتوانێ لە مەوزوعی چاکبوونە هیچ بۆ هیچ کەسێکی تر بکە لەبەر ئەوە مەوزوعی چاکبوون شتێکی تەواو ئازادانەیە و لە ئیختیاری کەسەکار کەسێک خۆیەتی و ئەمە ئیختیاری کەسێک نییە بۆ کەسێکی تر کاتێک کە ئاوا بووین هەموو شتەکان دەگۆڕێن فەرەزەن دوو کەس پێکەوەن کاتێک ئاوا بن ئەو پەیوەندیی ئەو فەزایی لەو پەیوەندیە هەیە لەگەڵ دوو کەس کە وەکو تایپەکەی ترن هەر تەواو جیاوازە ژن و پیاوێک لە ماڵێکا پێکەوە دەژین کاتێک ئەم پەیوەندییان هەیە لەگەڵ ژن و پیاوێک کە پەیوەندیەکەی تریان هەیە هەر ماڵەکەیان جیاوازە تۆ دەچیتە ئەم ماڵە لەگەڵ دەچیتە ئەو ماڵە دوو ماڵی جیاواز دوو گیانی جیاواز دەبینی چونکە ئەمیان لەسەر یان لەسەر زاڵیەتی دامەزراوە ئەمیان لەسەر ئازادی دامەزراوە بەڵام ئەوانەی ئازادن ئەوانن فعلا ئینسانی ئازاد ئەوەیە کە ستەم ناکات نەک ئەوەیە کە ستەمی لێ دەکرێت تەمەن کالیکلیس دەڵێ بۆیە سوکرات تۆ وا دەڵێ لەبەرەوەی تۆ ناتوانانی ستەم بکەی زەعیفی ئەوانەی لاوازن وا دەڵێن ئەوانەی لاوازن ستەم لێکرانیان پێ قبوڵە لە کاتێکا ستەم لێکران من پێم قبول نییە ینی سوکرات پێی قبول نییە لەو کاتە نەبێت کە دەکەوێتە بینی ئەوەی ستەم بکە یا ستەمی لێ بکرێت ینی مەرجدارە ئەو مەرجەی لا بردووە بەڵام کاتێ من بتوانم ستەمی بەرامبەرەکەم ڕاگرم بەبێ ئەوەی خۆم بکەومە ناو ستەمکاریەوە دەبێ ڕایگرم ئەمە هینێکی ماسۆشیانی نیە بەمانە فرۆیدیەکەی ئەوەی کە کەسەکە حەز دەکا عەزابی بدرێت حەز لەوە دەکا بەرامبەرەکانی عەزابی بدەن کالیکلیس تەفسیرێکی سایکۆلۆژی بۆ من دەکات تەمان ئەوانی تریش بە تایبەتی کالیکلیس زۆر بە وردی باز لەوە دەکا ئەگەر بیرتان بێ دەڵێ ئەو شتانەی مۆزوعی عەدالەت و ئەمانە هەموو کەسانن لە کەسە لاوازەکان دایانناوە لەبەر ئەوە وەکو ئەوانی تریان پێن وەکو ستەمکارەکانیان پێ ناکرێت بۆیە هاتوون بە ناوی چاکە و ئەخلاقەوە بۆ ئەوەی ئەوانی تر ببەستنەوە لەوەی کە بە پێی یاسای تەبیعیش بکەن ئەم شتانەیان داهێنا جا لێرە ئەوە بە ڕۆشن دەبێتەوە هەر لە گفتوگۆکە ئەوە ڕۆشن دەبێتەوە کە چۆن ئەم دوو پەیوەندیە ینی پەیوەندی دوو کەس لەسەر زاڵ بوون لەگەڵ پەیوەندی دوو کەس لەسەر ئەساسی ئازادی پەیوەندی دوو کەس کە وا بیر دەکەنەوە ستەمکردن باشترە لەوەی لە ستەم لێکران لەگەڵ پەیوەندی دوو کەس کە وا بیر دەکەنەوە ستەم لێکران باشترە یا ستەمکردن خراپترە لە ستەم لێکران ئەم دوو پەیوەندیە دوو پەیوەندی تەواو جیاوازن وە شتەکان هەمووی پێچەوانە دەکەنەوە یعنی بۆ نمونە کاتێک کەسێک دەچێتە دادگا ئەو کەسە بکە ستەمکردنی پێ خراپە ینی پێی باشترە ستەمی لێ بکرێت تا ستەم بکە ئەمە لە دادگا کاتێکە تووشی دادگا دەبێتەوە بە جۆرە قسە دەکا و قسەکانی جۆرەکن و دیفاعکردن لە شتێک جیاوازە لەوی تریان کە ستەم لێکرانی پێ خراپتر لە ستەمکردن ینی ئیستعدادی هەیە ستەم بکە بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێت
ئێستا هەیە مبەڕیبی بۆ ئەوەی کە ستەم دەکات لەویتر ئەڵێ ئەوەیە بۆ ئەوەی ئەو ستەم لێنەکە بۆ ئەوەی ئەو نەمکوژێ من دەبێ بیکوژم بۆ ئەوەی ئەو نەمکوژێ من دەبێ بیکوژم یعنی چی یعنی من ستەمکردنم پێ لا چاکترە لە ستەم لێکران تەوە ئەمە ڕەوایەتی دەدا بە وێرانکردنی دنیا هەر کەسە بە بیانووی ئەوەی فلانە کەس ئەرە فلانە کەست بۆ کوشت چونکە دەویست بمکوژێ بۆ ئەوەی بەر لەوەی ئەو من بکوژێ من ئەوم کوشت تەواو حەقی خۆم نییە چونکە من نەمکوشتایە ئەو دەیکوشتم تەبەن ئەویش دیار نییە دەیکوشت یان دەکوشتیان ئەوە شەڕێکی دەستەوە یەخە نییە کە دوو کەسەکە بڵێن ئیتر کەوت بنەتە ناو جەنگەکەەوە ئیتر لە ناو جەنگا بن نا ئەو لە ماڵەکەی خۆی دانیشتووەم دەچێت دەیکوژێ بۆ کوشتت ئەڵێ لەبەرەوە ئەگەر نەمکوشتایە ئەوە کۆەوەی هێنە ئەوەی حکایەتەکەی مەلای مەشهورەوەی کە لە منداڵەکەی دەدات ژنەکەی پێ دەڵێ بۆ لێدا ئەڵێ آخر گۆزەیەکی کڕیوە ئەڵێ لێمدا چونکە ئەگەر دوای گۆزەکەی شکاند و دوایەوە لێدەم چ سوودێکی هەیە ینی پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە ڕوو دەدا لە کاتێکا دەکرێت گۆزەکە هەر نەشکێ بەس ئەم لێ دەدا بۆی گۆزەکە نەشێنی ئەمە ئەم جۆرە لە بیرکلۆجیک ینی دەرگا دەکاتەوە بۆ یەک دنیا لە ستەمکاری بە ناوی ئەوەی کە ئەوی تر خراپ نەبێت لەگەڵ ما با من خراپم لەگەڵ یا ئەوە نیە ئەو تەسەورە دەڵێت تۆ چاک مەبە لەگەڵ خەڵکا چونکە تا چاک بێ و خراپە خراپ بە بۆ ئەوەی ئەو چاک بێت ئەمە تەسەورێکی باوە هەمووتان بیستوتانەوە لەوانەیە خۆشی خۆتان ئەم قسەیەتان کردبێ یا پێتان وترابێ یا بە یەکێکتان وتبێ ینی لە دەرەنجامە وەفعلەن ئەمە واقعێکی تایە بەڵام ئەو چاکبوونەی کە ئێمە دێڵێن چاک بێ لەگەڵتا لە ڕاستی لاقی بە چاکبوونەوە نەی لاقی بە مۆزۆی مەساڵح و بە کۆمەڵە شتەوە هەیە و ئەمە شتێکی زۆر زۆر باوە ینی بۆ ئەوەی کەسەکەی تر ڕاکێشیت تۆ دەبێت بە پێچەوانەوە ئیشکیت ئەمە جۆرەکە لە سیاست کە تەنانەت منداڵەکانیش ینی لەناو ئەو هینان ینی تەنانەت بێ لە منداڵە 14-15 ساڵانەکان بگرە لەوانەیە فعلەن لە دەرەنجامی پەیوەندیەکانیان نەگەیشت بنە ئەوەی کە یەکێکیانەوە پێ بڵێ هەتا من چاک دەبم لەگەڵ ڕەفیقەکانما برادەرەکانمە ئەوان خراپن بەسکە خراپ دەم چاکن ئەمانە هەمووی تەمەن سەرچاوی لە یەک فکرەوە وەرگرتووە ئەو فکرەکەش فکرەکەی کالیکلیسە بەڵام ببینن چۆن دێتە ناو ژیانی ئێمەوە دێتە ناو ژیانی تەنانە منداڵەکانیشمانەوە دەبێتە جۆرێک لە وتن جۆرێک لە تەوسیە و ئامۆژگاریکردن ئەڵێ چاک مەبە لەگەڵ خەڵکا زەرەر دەکەیت جا ئەم فکرەیە لەکوێوە هاتووە لەوێەوە هاتووە کە کەسێک پێی وایە ستەم بکا باشترە لەوەی کە ستەمی لێ بکرێت بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێ ڕەوایە ستەم بکات بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێ ڕەوایە ستەم بکات بەس فکرە سکوراتیەکە ئاوایە ئەگەر هاتوو من خەریک بوو ستەم بکەم بەڵام ئەگەر نەمکرد ستەم لێکرا ستەمەکەم لێ بکرێ باشترە وەڕەوان نییە من ستەم بکەم لەبەرەوەی ستەم لێ بکرێت جا لێرە بزانن چۆن شتەکان عەکس دەبنەوە ئێستا من وابزانم تێکستەکەم ڕۆشن کردەوە اینجا دوای ئەوە دەست دەکەم بە خوێندنەوەی وابزانم بە پێ ئەوەی کە باسم کرد ڕۆشن دەبێتەوە ئاڵێ هەر جۆرێک بێت گەر ئەوە بسەلمێنیت ئەو مەسلەی من خستومەتە بەردەمت هەڵەیە و بەڵگەش بێنیتەوە بۆ ئەوەی گەیشتن بە دادوەری و هاوسەنگی وەکارنین بە بۆ گەیشتنی خۆشبەختەکان بە خۆشبەختی و نەگریسی دەروون هۆکار نییە بۆ بەدبەختی بەدبەختەکان یا ئەوە بسەلمێنیت ئەو مەسلەیە ڕاستە ئەوە هەر دەبێت ئەو ئەنجامانەی لە مەسلەکە دەکەونەوە تاقی بکەینەوە ئەو ئەنجامانش کە لەم مەسلەیە دەکەونەوە هەموو ئەو شتانن کە تۆ پرسیارت لەبارەیانەوە لە من کردووە و منیش جەختم لەسەر کردوونەتەوە و تۆش وا دەزانی من گاڵتە دەکەم من جەختم لەسەر ئەوە کردەوە ئێمە لە کاتیاڵەکردندا دەبێت خۆمان و منداڵەکانمان و هاوڕێکانمان تۆمەتبار بکەین یعنی لە جیاتیەوەی پاکانیان بۆ بکەین دەبێت چی بکەین کاتێ هەڵەیان کرد
دەبێت تۆمەتباریان بکەین بڵێن هەڵەکەیان کردووە لە جاتی ئەوەی بین پاکانە بۆ هاوڕێکانمان بکەین دەریان کەین لە سزا دەبێت چی بکەین دەبێت وایان لێ بکەین هانیان بدەین بۆ ئەوەی پاڵیان پێوەنێن بۆ ئەوی بچن سزاکە وەرگرن تا پاک بنەوە لەوەی کە کردویانە وەکو چۆن منداڵێک پەلە قاژێش دەکاو تۆ دەیبیت بۆ لای دکتۆر کە نەخۆشە تا دەرزێکی لێدا و عەزیەتی دەدا ینی سزایەکی جەستەیی دەدا بۆ ئەوەی چاک بێتەوە ئەڵێ وتاربێژیش تەمان لێرە لەم مەوزوعە ئینەکەیە محاوەرەی ئۆتیفرۆن هەیە ئۆتیفرۆن دێ باوکی تۆمەتبار دەکات بە کوشتنی خزمەتکارێکە هەیەتی بەڵام لەوێەوە کە باوکی تۆمەتبار دەکات ئەمە تەنها شکلی ئەم فکرەی وەرگرتووە کە ئێمە دەبێ کەسە نزیکەکان و خۆشمان ئەگەر تاوانێکیان کرد غەڵەتێکیان کرد غەڵەتەکە ئاشکراکەین بۆ ئەوەی لەو غەڵەتە دەرچنەوە بۆی چاک ببنەوە تەبەن ئۆتیفرۆن کە باوکی تۆمەتبار دەکا لە شکڵاوا دیارە بۆچی چونکەەوە باوکێتی و کەسی نزیکەتی و تۆمەتباری کردو بە شتێ بەڵام ئەوەی کێشەیە ئەم وای تەسەور کردووە بۆ ئەوەی تۆ کەسێکی دینی و خۆپارێزبی دەبێت جورئەتی ئەوە بکەی کەسێکی نزیکت تۆمەتبار بکە کە ئەوەت کرد یانی چی یانی خۆپارێزی ئەویش خواخوای بۆ باوکی غەڵەتێ بکات تاوانێ بکات تاوەکو تاوانباری کا و ئەم ببێتە کەسێکی خۆپارێز لەبەرەوە باوکی شتێک هەیە نەیکردووە ئەم دێ تۆمەتباری دەکات بۆی کردویەتی بۆی بێتە کەسێکی خۆپارێز وا دەزانێ کەسی خۆپارێز یا کەسی دادوەر ئەوەیە کە کەسە نزیکەکانی تۆمەتبارکە ئیتر بینی نەکردوێتەوە لەوەی ئایا بەوەی کە تۆمەتباری دەکا ئەو کەسە کردوویەتی یانەی کردووە ئەمە وەکەوە وایە کەسێک دەڵێ فلانە پاشا لەسەر ئەوەی کە کوڕەکەی کەسێکی خزمەتکاری کوشت کوڕەکەی خۆی ئادام کرد ئەمە پاشایەکی زۆر باشە چونکە کوڕەکەی خۆی کە نزیکێتی ئەمیش ئەمە پیاوێکی زۆر باشە چونکە تەنانەت غەڵەتیشی لە باوکی قبول نەکردووە لە کەسە نزیکەکانی خوای زانیوە ئەگەر بۆرامبەر کەسە نزیکەکانی ئەمە بکات بەمە وای لێ دێم کەسێکی خۆپارێز و هێن بێت ئێترەوەی بیر چوەتەوە ئایا باوکەکە ئەوەی کردووە یانە ینی ئەلێرا ئەو حەزی کردووە باوکەکە ئەوە بکات تا ئەم بۆی ئەوە باوکەکە ئەوەی کردووە ببێتە کەسێکی خۆپارێت تامان ئەمە وەرگرتنی شکڵیانەی ئەو مەبدا سکوراتی لەبەرەوە دەبێت لێرە ئاگاداری ئەوە بن کە دەڵێ ئێمە ئەگەر بە پێی ئەمە بێت دەبێت کاتێک هاوڕەکانمان و کەسە نزیکەکانیشمان هەڵەیان کرد دەبێت تۆمەتباریان کەین بۆ معنایە دەبێت هەڵەکەیان بۆ نەشارینەوە و ئاشکرایکەین و یارمەتیان بدەین بۆ ئەوەی لەو هەڵەیە دەربچن لەو نەخۆشیەی کە تووشی دەرونیان هاتووە خۆیان چارەسەر بکەن ئەڵێ وتاربێژیش تەنها بۆ ئەو کارە دەست دەدا ینی بۆ ئەوە دەست دەدا ئێمە یا خۆمانی پێ تۆمەتبارکەین ینی ئێمە بۆ نمونە تاوانێکمان کردووە و ئێمە پێمان وایە ستەمکردن خراپترینی تاوانەکانە و دەزانین بەوەی ئەم تاوانەوە دەروونمان هەماهەنگەکەی تێک چووە ئێمە دەبێت بچین خۆمان لە بەردەم ئەو شوێنەدا کە دەتوانێت سزایەکی شیاومان بدا بۆ ئەوەی ئەو نەخۆشیە لە ناو دەروونمان نادەربێ دەبێت بچین لەوێ داوا لەسەر خۆمان قەتکەین لەوێ بڵێن ئێمە نەخۆش کەوتوین بەوەی ئەوەی کە فلانە تاوان ئێمە کردومانە من کردومە تەبەن ئەگەر ئەمە بۆ خۆت بیکەیت و پێت باش بێ یانی چی کەواتە بۆ کەسانش کە وەکو تۆ بیر دەکەنەوە وەوا بیر دەکەنەوە کەستەمکردن شتێکی خراپە و کە کردت دەبێت خۆت چارەسەرکەی ئەو کەسانش کە وا بیر دەکەنەوە تۆ کاتێت دێیت ئەوەی بۆ دیاری دەکەی کە لەویا تۆ ستەمت کردووە و ئەو ئاشکرا دەکەی بۆی یارمەتی دەدەی تا بیبینێ کە ستەمی کردووە ئەو بۆ ئەو چییە بۆ ئەو باشە لای ئەوەوە ئەمە بە یارمەتێکی گەورە وەردەگیرێ کە تۆ یارمەتیت داوە
ئەوەی کە ئەو وای تەسەور کردووە ستەمێکە کردوویەتی و بەڵام نابینێ تۆ نیشانی دەدەی کە ئەمەی کردوتە ستەمەوە تەبان ئەویش دەبێت دەرکی پێ بکە کە ستەمەکەی کردووە کاتێک کە دەرکی بەوە کرد ستەمی کردووە و ئەو کاتە استعدادی تایە بچێ لەو گوناحە پاک بێتەوە بە هەر شتێکە پاکی دەکاتەوە لە گوناح ئەمە وەکو ئەوە وایە کەسێک نەخۆشە بەڵام هەز ناکا نەخۆشە تۆ بۆی ئاشکرا دەکەی کە نەخۆشە تۆ شتێکی چاکت کردووە بەرامبەری یاخرا تۆ شتێکی چاکت کردووە چونکە ئەو نەیزانیوە نەخۆشە و ئەگەر هەر لەسەری بەردەوام بێت چی دەکا و نەخۆشیە زیاد دەکات و لە ناوی دەکات یعنی تۆ تەشخیصی ئەو نەخۆشیە بۆ ئەو کەسە دەکەی نەک سەرکۆنەی دەکەی لەسەرەوە یعنی ئێمە بەرامبەرەکان شتێکیان نیشان دەدەین بۆ ئەوەی سەرکۆنەیان کەین بۆی زاڵین بەسەریانە یعنی بۆ ئەوە پیان دەڵێن تۆ ئەو خەتایەت کردووە ئێمە دایمە یەکتر تۆمەتبار دەکەن بەوەی کە خەتامان کردووە ئەوی تر خەتای کرد ینی ئەم ئەوانی بەرامبەرەکانمان تۆمەتبار دەکەین لە مەسەلەیەکە دایمە دەڵێن خەتای تۆیە زۆر کەم دەبینین کەسێ بڵێ خەتای من بوو هەمووی دەڵێ خەتای تۆیە ئێستا فەرزەن لە زانکۆ دەڵێ باشە بۆ کەس فێر نابێت تەلەبە دەڵێ خەتای مامۆسایە مامۆسا دەڵێ خەتای تەلەبەیە بە هەردووکیانەوە دەڵێن خەتای ئیدارەیە ئیدارە بە هەرسێکیانەوە دەڵێن خەتای ئامادەیە بە هەر چواریانەوە دەڵێن خەتای ئاوا دەڕوایتن ئێ خەتای کەس ناڵێ خەتای منە تابانە گەریەکێکیان بڵێ خەتای منە بۆ نمونە تەلەبەکە بڵێ خەتای منە یەکسەر نەخۆشیەکە تەحلیل دەکات ئەو فەسادەی کە لە هەموویانەوە دێتە ئەو شوێنەی وێران کردووە ئەو دەتوانێت ئەو شوێنە بگرێنەیە لەو فەسادە چارەی بکە یعنی تەلەبە ئەو وشیاریە قوتابی ئەو وشیاریە لە ناو دووسا لە ناوە دووست بێت بڵێ خەتای منە یا مامۆسا یا ئیدارە هەر کامیان ئەم ئاعترافە بکە و بیبینێ و دەست بکە بە لابردنی ئەوە چی دەکا ئەوە دەتوانێت دەستکاری شتەکان بکە دەڵام کەس هیچ کەس بۆ ئەوەی خۆی چاک نەکا چی دەکا ئەڵێ ئەوی تر خەتاکە هی ئەوی ترە ئەم خەتا خستنە ئەستۆی ئەوانی تر ئەوە شتێکی باوە و ڕۆژانەیە ئەمە دەبینی بەڵام لێرە سوکرات دەڵێ ئەگەر پەیوەندیەکان وابوون ئەگەر کەسەکان ئاوا بوون شتەکان جۆرێکی ترن کاتێک ئێمە دەڵێن خەتای تۆیە لەوێوە ناڵێن کە تۆ زوڵمت لە من کردووە لەوێوە پێت دەڵێم کە ئاگات لێ بێ تۆ دەروونت شتێکی تێچووە و نەخۆشیەکی تێچووە دەبێ خۆت ڕزگار کەیت ئەلێرە ئەم وتنە جیاوازە لە وتنەکەی تر کە من تۆمەتباری دەکەم بۆچی بۆەوەی قەرزاری کەم بۆەوەی منەتباری کەم بۆەوەی بیخەمەژێر سەیتەرەی خۆمەوە بۆی بڵێم تۆ ئەوەت کردووە بەرامبەر من کەواتە تۆ قەرزاری منیش دەبێت شتێک بەرامبەر تۆ بکەمەوە ئەمە دووشتی جیاواز یانی وتنەکەی تر ئەوەی کە لێرە دەڵێ بۆ هاوڕێکانمان و بۆ ئەوانی تر ئەمە لەو پەیوەندیان نەیەنە ئەو پەیوەندیەی کە کەسەکان تایە چۆنن ستەمکردنیان پێ خراپترە لە ستەم لێکران یانی ئەگەر کەسەکان ئاوا بوون ئەوە هەریەکەیان وەکو ئەوەی خۆی بێمامەڵە لەگەڵەوی تر دەکە چی پێچاکە بۆ خۆی بۆ ئەوی تریش پێی چاکە بۆ نمونە بۆ خۆی ئەوەی پێچاکە کەستەمی کرد خۆی تۆمەتبار کا بەوەی کەستەمی کردووە ئەلێرەوە کە بۆ خۆی پێی چاکە و دەشزانێ ئەو ئەگەر بزانێ ستەمی کردووە پێی چاکە بۆ خۆی پێی چاکە کە دەرک بەوە بکە ئەمە ئەم پێی دەڵێ ئەو کاتە ئەم بەوەی کە پێی وتووە و نیشانی داوەستەمی کردووە چاکەی لەگەڵ کردووە چونکە شتێکی نیشان داوە خۆی دەیەوێ بیبینێ خۆی پێویستی پێدی لەبەرەوە ئەم پەیوەندیە تەواو دەگۆڕێ لە بینی ئەوانەی کە سوکراتیانە بیر دەکەنەوە ینی ستەمکردنیان پێ باشترە لە ستەم لێکران لەگەڵ ئەوانەی کە کاری کلیسیانە بیر دەکەنەوە ستەم لێکرانیان
ستەمکردنیان پێ باشترە لە ستەم لێکران. دوایەوە دێتە سەرەوەی کە لەگەڵ پۆلسوانە چی وتوە و گەیشتوتە چی، ئەڵێ من جەختم لەسەرەوە کردەوە ئێمە لە کاتی هەڵەکردندا دەبێت خۆمان و منداڵەکانمان و هاوڕەکانمان تۆمەتبار بکەین. وتاربێژیش تەنها بۆ ئەو کارە دەست دەدات، یعنی بۆ ئەو کارە دەست دەدا کە من بچم لە محکەمە لە جاتیەوەی دیفاع لە کەسێک بکەم بێم خۆم تۆمەتبار بکەم، لە جاتیەوەی دیفاع لە خۆم بکەم خۆم تۆمەتبار بکەم بە تاوانێک ئەگەر تاوانەکەم کرد بێت. ئەوەش کە لە کۆتایی گفتوگۆکەی من و پۆلیسدا پێگەیشتین و بەهۆی شەرمکردنە ساختەکەیەوە ئەویش دانی پیانا و تۆ لەسەری ئەوە سەرزەنشت کرد ئەنجامێکی ڕاستە. پۆلیس لەگەڵ من هاوڕابوویەوە لەسەر ئەوەی کەستەمکردن هەم پیستر و هەم خراپترە لە ستەملێکدان. مرۆڤیش بۆ ئەوەی ببێت بە وتاربێژێکی لێهاتوو دەبێت سەرەتا خۆی دادوەر بێت و لە زانستی دادوەریشدا لێهاتوو بێت. ئەمە ئەو ڕاستیە بوو کە گۆرگاز بۆەوەی شەرمە ساختەکەیەوە دانی پیانە و پۆلیسیش لەسەر ئەوە سەرزەنشتی کرد. گەردان بەڕاستی ئەو مەسەلانەدا دەنیت ئەوە بە ئەوەش تاقی بکەینەوە کە تۆ منت لەسەری سەرزەنش کرد تا بزانین سەرزەنشتەکەت لە جێی خۆی بوو یانە. تۆ منت لەسەرەوە سەرزەنش کرد کە من دەستەوسانم لە پاراستن و نەجاتدانی خۆم و هاوڕێکانم و کەسە نزیکەکانم. جگە لەوەش دەستەوسانم لە بەرامبەر ئەو مەترسیانەش کە ڕوبەڕووی خۆم و ئەوان دەبنەوە. من لەمەدا وەک ئەو کەسانە ڕسوام کە تۆ لە بارەیانەوە دەڵیت هەموو کەسێک دەتوانێت هەر کاتێک ویستی پەلاماریان بدات و هەموو ئەو ناز و نەعمەتەی هەیەە لێیان بسێنێ و شاربەدەریشیان بکا و گەورەترین سزایان بەسەردا بسەپێنێ کە مەرگە. ئەمەش خراپترینی ئەو شتانەیە کە بەسەر مرۆڤ دادێت. ئەمە تەبەن کالیکلیس وتوێتی. ئەمە بۆچوونەکەی تۆیە و ئەوەش بۆچوونەکەی منە کە چەند جارێک دووپاتم کردوێتەوە و دووپاتکردنەوەکەشی هیچ زیانێکی نییە. لە ڕاستیدا من ئەوە ڕەت دەکەمەوە. ئەوە گەورەترین ڕسوابوون بێت بۆ کەسێ کە بەناحەق لێ بدرێت، مڵک و ماڵەکەی لێ زەوت بکرێ بەناحەق، جەستەی پارچە پارچە بکرێ. ئەڵێ من ئەوە ڕەت دەکەمەوە. کەسێک بەوەی کە ئاوای لێ دەکرێت بەناحەق ئەوە سوک و ڕسوا بێ، یعنی ئەو کەسێک کە ناتوانێت بەرگری لە خۆی بکاو شاربەدەری دەکەن، ماڵەکەی زەوت دەکەن، تەنانەت دەشی کوژن. ئەڵێ ئەم کەسە سوک و ڕسوا نییە کە ناتوانێت دیفاع لە خۆی بکات. ئەی کێ سوک و ڕسوایە؟ من پێم وایە ئەوە گەورەترین ڕسوابوون و بەدبەختی نییە گەر هەرچیم هەیە بەناحەق ببرێت و لەشم پارچە پارچە بکرێت و سەروەت و سامانەکەم زەوت بکرێت، بەڵکو ئەوە ڕسوابوونێکی گەورە و بەدبەختێکی گەورەیە بۆ ئەو کەسەی مڵک و ماڵەکەی زەوت کردوم و شاربەدەری کردوم و خانوەکەی ڕووخاندوم تا نەگەڕێمەوە ناوی. بە کورتی ڕسوایی و بەدبەختی بۆ ئەو کەسەیە هەموو ئەو شتانەی کردووە کە تۆ باست کردن. کاتێک کەسێکی ئاوا ڕاستە خواستەمێکی تری جگە لەو ستامانەشی بەرامبەر من کرد یا ناڕاستەخۆ لە ڕێگەی شتەکانمەوە ستەمی لێکردم، ئەوە ڕسوایی و زەرمەندی بۆ ئەوە کەستەمەکەی لێکردوم، نەک بۆ من کەستەمەکەم لێکراوە. ئەمە تاوان جەختکردنەوەی لەسەرەوەی کەستەم لێکران باشترە لە ستەم کردن و ئەوە تووشی ڕسوایی نابێت کەستەمی لێ دەکرێت، ئەوە تووشی ڕسوایی دەبێت کە ستەمەکە دەکات. ئەمە ئەو ڕاستیانەیە کە بەرگریان لێ دەکەم و لە قسە و باسەکانی پێشوشماندا ڕاستیەکەیان سەلمێنرا. ئەم ڕاستیانە پێکەوە بەستاون. گەر گزارشتەکەم نادووز نەبێت ئەوە دەتوانم بڵێم ئەم ڕاستیانە کۆمەڵە بەڵگەیەکن بە ئەڵماس و پۆڵا پشت ئەستورن و بەلایەنی کەمەوە تا ئێستاش ئەو بەڵگانە ئەو ڕاستیەیان هەڵگرتووە. گەر تۆ کەسێکی لە تۆ بەهێزتر نەتوانێت ئەو بەڵگانە تێکشکێنێ، ئەوە تەنات دەتوانێت ئەو ڕاستیانە بسەلمێنێ و ناتوانێت هیچی تر بکات.